خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین ناو بابەتی جۆرا و جۆر لە ناو کۆمەڵی کوردەواری ئەوروژێنرێت بە جۆرێک ئەگاتە گفتوگۆ و نیقاشەکە ئەگاتە هەموو ماڵێک ئەم چەند ڕۆژەی ڕابردوو بە ئێستەشەوە پرسی زەواجی مسیار یعنی کۆمەڵێک کێشە و گرفتی تر هەیە بەڵام زەواجی مسیار لە هەرێمی کوردستان و ناو خەڵک وروژێنەر داگەیشتەوەی لەژنەی فتوا لە هەرێمی کوردستان بڕیاری لەسەر ئێمە بۆچی لەو بابەتانە هێندە ئازا و هێندە وردین کە ئەچینە بابەتی زۆر قوڵاییەوە چی لە بەرژەوەندیمانە قسەی لەسەرەکەی چی لە بەرژەوەندیمان نییە ڕەتیەکەینەوە بۆچی ئێمە لێرە دیسان هەست ناکەین کە ئافرەتەکەین بە کاڵایەک لەسەر ئەم پرسانە یاخود مرۆڤ بەگشتیەکەین بە کاڵایەک بەرامبەر پرسی لەم بابەتە تا چەند ئەمانە هۆکارێکن بۆ زیادبوونی توندوتیژی بەرامبەر هەم پیا و هەم ژن ئەم شەو لە بەرنامەی ڕەهەند ئەمانە گفتوگۆ لەبارەوە ئەکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان بەڕێز دکتۆر سامان شوانی مامۆستای زانکۆ وەروەها ئەندامی ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان سوپاس بۆ بەڕێز دکتۆر هەروەها بەڕێز ئاڤانجاف چالاکوانی بواری مافەکانی ژنان و ڕۆژنامەنووس خێر بێخات و ئاڤان هەروەها بەڕێز دکتۆر ئەحمەد کەرکووشی مامۆستای ئاینی و بانک خواست کە لە حەی تەقتەقەوە لەگەڵمانە بێ سەرەتا بەڕێز دکتۆر بۆ چوونی بەڕێستان وەکو هەم مامۆستایەکی زانکۆ وەکو مامۆستایەکی ئاینی وەکو ئەندامی ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان يعني قصتها نسر برسي يعني بروسي زواج مسيار شيء. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. زور سباس وكنالي كورسات بو برنامج جوانا سباس بو برسان براستي طبعا زواجي مسيار زور باسكراوه يعني وانا باسكراوه هر شتيك من بكورتي برين لأن لبروك عليه خير الكلام ما قل ودل يعني هر كاتي هر زواجي بتايبتي زواجي مسيار اگر شرط و شروطكاني بديهات يزمانعي كيتانيا بلام خلقي لشرط و شروطكاني لا أدا بو نمونا پیغمبر صلى الله عليه وسلم فرميتي لا نكاح بدون ولي يعني ببي ولي يجز نكاح دروز نابي وشاهدين وهروها بي دو شاهدش هبي بلا اليريا هندي شت هي جاري وهي بتايبتي لم زمانيه يعني افرد لبروي كوا وضعي مادي خلقي زور خرابه گنج ناتواني بتواتي جن بين زاروايا بيايكش عمري 45 ساله نيتواني وتايست زواج بكا اليريا اجا افرتك سيركي هيتي لبروي كوا براستي پیاو وەکو سێبەرێک وایە بۆ ئافرەت هەموو کاتێ ئەتوانێ پارێزگاری لێ بکە لێرەیە ئەو ئافرەتە لە هەندێ حەق و حقوقەکانی في حق المەبیت والمەلبەس يعني لە ماڵە لە هەنێشتی ترە لە ئیرسا لەم شتانە واز لە هەموو ئەم حەق و حقوقانەی خۆی هێنێ بە عەقدێکی چاک لێرەیە هیچ مانی عیکتێکی تیانە بەڵام بۆ ئێستا لجنەی فتوا ڕەتی کردوتەوە لەبەر ئەوەی کەوا ئەم شەرت و شروتانە نایەتە دی ئەچن بە دزیەوە ئەم زەواجاکەن کە ئەمە کارەساتە بەڕاستی ئەبێتە هۆی ئەوەی کەوا زانینی کە سوکارەکەی ئەبێتە هۆی ئەوەی کەوا دوژمنایەتی لێ پیا بێ زۆر کارەساتی لەم شێوە ڕوویدا بووە بەداخەوە بۆتە هۆی کوشتنی ئەو ئافرەتە لەبەر ئەوە ئەم شتانە تایە ڕوویداوە بۆیە ئێستا کە بەو شێوەیە مەنعکراوە ئیلا زەواجێک هەموو شەرت و شروتەکانی بێتە دی يعني چمانە عتێکی تایە بەڵام بەداخەوە لەم ڕۆژەوە کەوتم لایەنداوە لەم شتە بەدزیەوە ئەچنە میشە یا بەدزی خێزانەکەیەوە خێزانی یەکەم ئاگای لێ نیە لە هەموو زەواجێکە ئەبێ خێزانی یەکەم ئاگای لێ بێ کە ئەوە ناحەقەیەکی زۆرە بەرامبەر ئافرەتە کرێ ئەگەر بێت و ئافرەتەکە هیچ نەبێ بێ ئاگادار بێ بەڵام ئەو ژەگەر نەخۆشیەکی هەبێ یا مانەعەتێکی هەبێ یا هەنێ شتی هەبێ کە ئەو ئافرەتە نەتوانێ ئەرکەکانی خۆی بەرامبەر ئەو پیاوە جێبەجێ بکە ئەو کاتە ئەتوانێ ڕێشی بدا بەڵام ئەم ئەچێ بەدزیەوە لە شوێنێکە ئەم ئەبێتە هۆی کارەسات لە بینی کە سوکارەکانە بەڵێ دکتۆر ئافان خان بۆ ئەم پرسانە ناوە ئەوروژێنرێن ئایا دەستی سیاسی لە پشتە یاخود هەندێک جار ناهۆشیاریە بۆچی ئێمە گەینە و بابەتانەی کە نیقاشەکە هێندە وەردەبێتەوە دایمێنش دووبەرە دروستە بێت بەڵێ ئەوەی خۆشتێکە کە من ئەمە ئەم جارە گەشتبینانەتر قسە بکەم کۆمەلگای کوردستان
ناگەڕێتەوە دواوە لە ڕووی ئەو پێشکەوتنانەی کە بەخۆی ئەبینێ بەشێکی ڕەنگە پەیوەند بێ بە زیندوێتی تاکەکان و ئەو کاریگەریەی کە ئێستا پلاتفۆرمەکانی سوۆسیال میدیا لە دەستی هەموو کەسێکە هەموو کەس ئازادە لەوەی کە بەکاری ئەهێنێ بەداخەوە زۆر جار میدیاژ مامەڵێکی ناتەندروست دەکە لەگەڵ هەندێک شت کە هێشتا پروپاگەندەیە هەنێک شت هێشتا دەنگۆیە بەڵام ڕەنە بە مەبەستێکی تەنها سیاسی نەبێ ڕەنە کۆمەڵایەتی بێ ڕەنە ئابووری بێ چۆن گەرم ئەکرێتەوە لە کاتێکە ئێمە لەم بارودۆخەیە لە ئێستاە تۆ ڕێژەی تونوتیژیت لە ئاستێکی زۆر بەرزایە ئێمە ئەگەر زۆر جارگلەیمان لە یەکەنەوە تەنها باسی مافیش نەکەین ئێمە باسی مافی مرۆڤ ئەکەین لە ئەنجامی تونوتیژی خێزانی هەموو مرۆڤەکان زەرمەند ئەبن کەواتە تۆ کاتێک باسی مافیش نەکەی کەواتە باسی مافی دایکیشت کردووە باسی مافی بەڕێوبەرەتی خێزانەکەت کردووە ئەو بابەتانە من ڕام وایە زۆر جار بەشێکی پەیوەندی هەیە بەوەی کە ئێمە دەیان پەیج و وێبسایتمان هەیە کە هیچ استراتیژەتێکیان نییە هیچ سیاسەتێکیان نییە لەبەرەوەی کە تۆ ئەبێ لە نێو دامەزراوەکەت سیاسەتێکت هەبێ استراتیژەتێکت هەبێ بەڵام بەشێک لە کەناڵەکان لیان لەو پلاتفۆرمانەی سوۆسیال میدیا هیچ استراتیژەتێکیان نییە بۆیە بیر لەوە ناکاتەوە کاتێک تۆ یەی پرسێکی بەم شێوەیە ئەو ڕوژێنی بەشێک زەرمەندەکە کۆمەلگایە بەگشتی کە تۆ ئاسایشی کۆمەڵایەتی ئەخەیتە جۆرێک لە مەترسی هەروەها قەلەقیەک دروست ئەەکەی لە نێو کۆمەلگا زۆر جارانە بابەتە سەریەکە بیرچێتەوە کە پرسی خێزانە پرسی هۆشیاریە هەروە ئێمە ئێستا لە سەروەختێکین کە یاسای تونوتیژی خێزانی لە نێو پەرلەمانە گفتوگۆی لەسەرکرێ کە بە ئاراستێکی مەدەنیانە هەموار بکرێتەوە وەکوتم مەدەنیانە ڕەنگە لەوە بێت کە هەموو تاکەکانی خێزان و هەموو تاکەکانی کۆمەلگای کوردستان لێی سوودمەند بن لەبەر ئەوەی کە تۆ هەنگاو ئەنی بەرەو کۆمەلگایەکی پێشکەوتوو کۆمەلگایەکی نوێخواست ئەبێ یاساکانت یاسای مەدەنی بێ یاسای کراوە بێ لەبەرەوەی تاکێک ئێستا باسەکرێ مەسەل ئەم ئاچێتە ئەم گۆشە بەرتەسکەوە ڕەنگە بەشێکی پەیوەندی هەبێ بەوەی کە ئەو کرانەوە و یاخود گفتوگۆکردن لەسەر ئەو یاساکراوانەی کە لە پەرلەمانیەت یان ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدینی ڕێکخراوەکانی ژنان لە ئێستا زیندووتر تێگەیشتووتر هەروەها یەکگرتووتر ئیشی لەسەرەکەین بۆ نمونە من لە ماوەی ڕابردوو ئەبینم ڕێکخراوەکانی ژنان و کۆمەلگای مەدەنی بە گڕوتینێکی زۆر ڕەوە هاتوونەتە سەرخەت و پەرلەمانی کوردستان بە سەرۆکایەتیەکەیەوە کە ژنێکی چالاکە هاتۆتە پێشەوە بۆ ئەوەی کە بۆ داهاتوی کوردستان ئێمە ئەبێ یاسایەکی مەدەنی هەموار بکەینەوە کەواتە بەشێکی ڕەنگە پەیوەندی بەوە بێکە لایەنێک هەبێت حەزی لەوە نەبێت ئێمە بەرەو ئاراستێکی باش هەنگاو بنین بەشێکشی پەیوەندی هەیە بەو پروپاگەندە و ئەو ساختە هەواڵانەی ئێستا هەموو دنیای تەنیوە کە نەک ڕەنگە کۆمەلگای کوردستان پێوە بناڵێ کۆمەلگا پێشکەوتەکانی لە ئێستاە بەدەست پروپاگەندە و هەواڵی ساختە و هەروەها دروستکردنی جۆرێک پشێوی کە میدیا تێیدا باڵا دەستە ئەناڵێنن زۆر باشە بەڕێز دکتۆر ئەحمەد بەڕێستان هەم بانکخوازێکی گەنج و هەم شارەزا و بەشێکی هەرە زۆری بۆچوونەکانت پێشکەوتو خوازیت سوپاس کە بەشداری بەرنامەکەمانیت بۆچوونی بەڕێستان لەسەر ئەوەی کە بۆچی مەسەلە ناوە بابەتێک دێتە ڕۆژەفی میدیاوە بەتایبەتیش مەسەلەی مسیار بۆچوونی ئێوە لەسەر مسیار چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلاة لا جنابت كاكزانا صلاة للموانا كانت ئەم پرسیارەی جنابەت دوو لقی لێ ئەبێتەوە سەبارەت بەوەی کە بۆچوونی من چییە بەرامبەر میسیار ئەوە کە لە بنەڕەتەوە من پێم خۆش نییە ئەم بابەتە بهێنرێتە بەرباس و باسی لێەوە بکرێ بەڵام بۆچی لە سوۆسیال میدیایە وەگەڵێت دەنگدانەوەیکی زۆری لێکەوتەوە و زۆرێک لە پەیجەکانە بە غەڵەت تەفسیریان بۆ بابەتەکە کرد و لە پەیجەکەی خۆشمەوە ڕوونکردنەوەمدا کاتێککە پۆستەکەم بڵاو کردەوە لە نەبوونی بەرپرسیارەتی بڕێک لە دیندار کاتێک کە ئەم بابەتە گەرمەکەنەوە
بەبێ ئەوەی لی بزانن بەبێ ئەوەی کە شارەزاییەکیان لێ هەبێ بە کولەن ئەڵێن ئەمە حرامە و کۆمەڵێ تەرەتوبات لە ئەم وشەی حرامەیە ڕوئەدا ئێمە ناچارین ڕوونکردنەوە بدەین کە ئەم جۆرە لە زەواج و هەر زەواجێک ئەگەر ئەرکان و شروط و بنەماکانی عەقدێکی شەرعی تیابێ ئێمە ناتوانین بڵین حرامە بۆ چونکە ئەگەر بڵین حرامە کۆمەڵێ بابەتی لێ ئەبێتەوە ئەو مناڵە ئەبێ مناڵی زینا بێ ئەو دوو لە ڕوویەوە جوودبوونە ئەگەر ئەبێ جوودبوونی زینا بێ ئەبێ حەدی بەسەر تەطبیق بکرێ ئەبێ میرات نەبا ئەبێ نەسەبی ئەو پیاوە هەڵ نەگرێ یعنی کۆمەڵێ بابەت کە ئێمە ناتوانین ئەگەر عەقدێکی شەرعی بوونی هەبێ ئەم بابەتانی بەسەرا ساغ بکەینەوە وەکو محکەمەی شەرعی وەکو دادگای شەرعی بەڵام بابەتەکە ئەگەر بینە باسی ئەوەی کە ئایا تەطبیق بکرێ لە واقعی ئێمەیە یان نەکرێ باشە یان خراپە ئەوە بابەتێکی ترە ئەسڵەن من بۆچوونم هەیە قسەم هەیە لەسەر تعددی زەوجات لە کۆمەڵێک گەڕەک و شار و بان و واقعە بۆچوونەکە چیە بەڕێز دکتۆر بۆچوونی بەڕێستان بە تایبەت بە بەراورد لەگەڵ کۆمەڵگەرچی حەڵاڵیشە ئێمە ئازانین مەبەسم ئەوەیە ئەگەر چی حەڵاڵە ئەگەر چی شەرعی خوایە ئەگەر چی خوای پەروەردگار ڕێگەی پێداوە بەڵام تەفسیرکردنی هەڵا یان تەطبیقکردنی هەڵا بۆ شەرعی خوا وا ئەکا بەڕاستی کارەسات بنێتەوە من بابەتەکەم باسی ئەوە نەبوو باشەیان خراپە چونکە من دوایی بۆچوونی خۆمم خستە پاڵ بۆچوونی مامۆسایانم لە لیژنەی فتووە بەڕاستی چونکە ئەم بابەتە نامۆیە بە واقعی ئێمە نامۆیە بەجددی بە واقعی ئێمە ناخوا بەڵام لە ڕووە علمیەکەوە ئێمە ئەگەر بۆ خەڵک باسی بکەین طبعاً خەڵکێکی زۆر بە هەڵە لەم پۆستەی من تێگەیشت دوای زانی من ئەڵێم بڕۆن هەمووتانیتر دەرگا کراوەیەوە هەر کەسەوە بۆ خۆی ئەتوانێت ئەنجابیدا بەڵام وانە ئێمە ئەگەر لە ڕووە علمیەکەەوە تەماشای بکەین ئێمە چوار مەزهبی ئەهلی سونەمانەیە هەر چوار مەزهبەکە یعنی وەگەڵێ کۆکن لەسەر ئەوەی کە ئەو عەقدێکی شەرعیە بەڵام خلافەکەیان لەوەیە کە بۆ نمونە مالیکیەکانە فەرمن ئەم جۆرە لە عەقد لە گزیکردن و عفۆن لە نهێنیەوە نزیکترە وەک لە ئاشکرا بەڵام مەزاهیبەکانی تر بۆچوونیان وایە کە ئەگەر وەلی ئەمرێکیان دوو شایەت بوونی هەبێەوە خۆی بۆ خۆی ئاشکرایە و هیچ کێشەی نییە. من لێرەیە جەنابی مامۆسا لە ئەو کاتی کە من هاتمە ناو ڕاستە و خۆکەی جەنابتەوە قسەیەکی جوانی کرد وتی ئەم بابەتە سەر کێشەیە بۆ کۆمەڵێ بابەتی تر کە بە نهێنی ئەنجامە درێ و بە دزی خێزانی یەکەم و ئەو بابەتانەوە من ئەتوانم بڵێم سەدان حاڵەتی تعددی زەوجات هەیە هاوسەرگیری دووەم هەیە بەبێ ئەوەی خێزانی یەکەمیشی بزانێ بەڵام هیچ مفتیەک هیچ مامۆسایەکی ئاینی جورئەتی ئەوەی نییە یان ناتوانێت بڵێ ئەم عەقدە عەقدێکی شەرعی نییە هەڵەیە یان هەڵە نییە تاوانی کردووە یا تاوانیەکە خوای پەروەردگار وەگەڵێ بینی خۆی و خوای گوناهی کردووە یان نەکردووە ئەوە بینی خۆی و خوایەتی بەڵێ ئەشێ کەسێک ژنی دووەمیش بێنێ عەدالەت نەبێ و خوای پەروەردگار لۆمەی بکە و محاسبەی بکە تاوانیشی بۆ بنووسێ بەڵام وەکو دنیا لە محکەمەی شەرعی مادام عەقدەکەی صحیحە و کامل بنەماکانی تایە و هەموو ئەرکانەکانی تیا جێبەجێ بووە هیچ کاتێک ئێمە لە ڕووی دنیاوە ناتوانین لۆمەی بکەین بەڕاستی. بەڵێ باش کەواتە ئێستا بەڕێز دکتۆریانی ئێستاەوەی کە لێرە ئەفان خان باسی یاسای کرد کۆمەڵی یاسای باشێ و خەریکی تعدیل و یاسای تریشن بەڵام یاسا بەسە یاخود هۆشیارێکی باڵا لە هەم لە ناوەڕۆکی کرۆکی دین و هەمیش لە کۆی بابەتە کۆمەڵاتەکان ئێستا کۆمەلگەی ئێمەوە هەڵەگرێ مەسەلەن ئێمە مسیار بکەین تۆپی بابەت تۆپی شتەکان یاخود مەسەلەن فرەژنی خۆی کێشەکە بڕێجار لە نەبوونی بابەتە ڕوئەدا ینی بۆ نمونە منێکی مامۆستا بابەتم نەبێ ئەچم بابەتێکە وروژێنم بۆی وەگەڵێ بتەقێتەوە لە کۆمەلگەی بڵین تۆڕە کۆمەڵایەتەکان یان ڕاگەیاندکارێک بابەتێک نەبێ ڕێک بۆ ئەوەی یعنی لە ناو سوۆشیال میدیایە ڤیوی بەدەست بێنێ بۆ خۆی بابەتێک دروستەکە یان کەسێک بیاوێ خۆی دەرخا کەسێک یان بابەتێک لە بیری خەڵک ببرێتەوە لە ڕووی سیاسیەوە شتێک دروستەکرێ بۆەوەی کە خەڵکەکە سەرنجی بەرەولای بابەتی تر بڕوە بەڵام کێشەکە لێرەیە کاکزانە ئێمە لە ڕووی یاساییەوە ثەغرەمان هەیە ثەغرە یاسای باری کەسێتی کاتێک کە تەنها من وایە بینم تەنها ڕەچاوی ئافرەتەکەی کردووە ڕەچاوی پیاوەکەی نەکردووە ئێستا لە کوردستانە پیاوی وا هەیە پێویستی بە خێزانی دووەمە پێویستی بە هاوسەرگیری دووەمە بەڵام ڕێی پێنادەن
ئافرەتەکەی نەخۆشە مناڵی نابێ توانای ئەوەی نییە لەگەڵ یاجوود ببێت توانای کۆمەڵێ مافی ئەم پیاوە هەیە پێشێڵ کراوە بەڵام دادگا ڕێگە نادا کە ئەم پیاوە بچێ هاوسەرگیری دووەم بکە ئیلا بە ئیزنی هاوسەری یەکەم نەبێ کامە بەڕاستی بۆ خۆی کارەساتە من بۆ خۆم لەم ماوەیە کەسێک هاتە لام پێی وتم مامۆستا من خێزانم سەرەتانی هەیە یعنی شێرپەنجەی هەیە مڕاعاتم کردووە لەگەڵ یابوومە چەندێکە بەڵام من بە شەرم کەسێک ئەبێ خزمەتم کا بێ لەگەڵ ما بێ بێ هاودەمم بێ پێم وتومە هەرچی شتێکتەوێ بۆ تەکەم بەس ڕێگە بدە هاوسەرگیری دووەم بکەم کە حەقی خۆمە ڕێگەی نەداوەڵێ بڕۆ بۆ خۆت زینا بکە بەڵام من ڕێگەت نادەم هاوسەرگیری دووەم بکەیت کەواتە لێرەیە ئێمە کە ئەبێ پێویستمان بە یاسایەکە ڕەچاوی بارودۆخی هەم ئافرەتەکە بۆی زوڵمی لێ نەکرێت چونکە ئێمە بەڕاستی لێتانی ناشارمەوە پیاوی وا هەیە بەس بۆی خۆی دەرخاق بۆ فەخفەخە و بۆ تەفاخور و بۆ لودبەرزی و بۆ بەوەی کە بڵێ من پارەم زۆرە ئەچێ هاوسەرگیری دووەمەکە پیاوی واشێ بەڕاستی پێویستی پێێتی یان ئێمە بێ لە یاسایەک بەڕاستی دابنرێ یان تعدیل بکرێ و هەموار بکرێتەوە ئەبێ ڕەچاوی بارودۆخی هەردوو لا بکرێ بەڕاستی باش زۆر باشە بەڕێز دکتۆر دێمەولات دکتۆر سامان ینی هەڵبەتە لە هەردوو لاکەوە توندوتیژی هەیە مەسەلەن تێپەڕاندنی سنوورەکانی یەکتر هەیە ئێوە ڕێکخراوێکتان هەیە مەسەلەن بەڕێسام مامۆسایەکی زانکۆ لە ناو ڕێکخراوی یەکێتی پیاوان ئەندامێت مەسەلەن ئەتانەوێت چی بڵێن بە ناوی ڕێکخراوی پیاوانەوە مەسەلەن چ توندوتیژیەکەیە ئەی ناڵێن لە کۆمەڵی کوردیا هەر پیا و زاڵە بۆچی پیاویش بەڕاستی توندوتیژی بەرامبەرەکرێت بەڵێ قوربان سپاس من حەزمە کرد کاک حاجی بورهان لێرە وایە بەڕاستی ڕێز و سڵاوم بۆ هەیە کە خۆی نەیتوانی ئامادە بێ ئەم ڕێکخراوەی ئێمە لە ساڵی 2010ەوە دامەزراوە بەڕاستی ڕێکخراوەکەمان دروشمەکانی چییە؟ خۆشەویستی نیشتیمان چکە هیچ شتێ بێ خۆشەویستی نیشتیمان نابێت دووەم خۆشەویستی هاوسەر زانە خۆشەویستی هاوسەر سێم ژیانێکی نوێ چوارەم باوکێکی دڵسۆز ئێمە لەسەر ئەم شتانە ئێمە بەڕاستی ئەم ڕێکخراوە بەڵام ئێوە سیر بکەن لە ناو کۆمەڵی کوردەواریە هەر توندوتیژی دش بە ژنان ناکرێ بەڕاستی بەرامبەر پیاوان شەکرێ زۆر مافیان فەوتێنراوە اینجا من حەزەکەم هەنێ شتەیە لێرەیە باسی بکەم ئێمە نەوەکو بەس لەم ڕێکخراوەیە بەس دیفاع لە پیاوەکەین بەڵکو زۆر جار ئافرەتەکەش بان کراوە چەندین جار کێشەی کۆمەڵایەتی تیا حەل کراوە ئەو ئافرەتە هاتۆتە قەناعەت بۆی کەوا ئیتر توندوتیژی بەرامبەر بەم پیاوە نەکا اینجا من حەزەکەم هەنێشت بخەمە ڕووی جەنابتان یعنی بەڕاستی ئەو ئامارانە زۆر خەڵک نازانێ لەم شتانە چونکە بەڕاستی لە ناو کۆمەڵی کوردەواری ئێمەی ئێستاە یعنی پیاوە لە ڕووی نایە بچێ باسی بک بڵێ وەڵاهی من خێزانەکەم ئاوهای بەرامبەرم کردووە بەڵام دڵنیابن وەکو چۆن پیاو توندوتیژی ئەکا بەرامبەر ژنان ڕێزم هەیە بۆ ئەو خوشکە بە ڕێزانە بەڕاستی ئەوانش یعنی بەرامبەر پیاوان توندوتیژی ئەکەن و هەروەها زۆر شتەکەن بەرامبەریان بەڕاستی زۆر زۆر ناڕەوەیە پیاوێک لە بەیانیەوە هەتا ئێوارە ئیشەکە کارەکە دێتە ماڵەوە حەقە ئەو ژنە بە شێوەیەکی جوان ئیستیقبالی بکە و هەروەها هەموو مافەکانی بداتێ سەررجەیی لەگەڵا بکە یعنی ئەمەنە کارەساتە یعنی ئەگەر ئێستا ئەو ئامارەتانم بۆ بخوێنمەوە ئێستاکە یعنی اینجا ئەزانن کەوا چ توندوتیژیە بەرامبەر بە پیاوانەکرێ و کەسیش نازان هەیە دکتۆر سامان ینی توندوتیژیەکە دەرونیە ینی بە قسە و ئەوانە یاخودەر بە بۆکسوانەشی تایە قوربانتایەتی هەنێ جار ئەو بۆکس وشتەنەشی ئەوە هەنێ جار ڕوو ئەدا بەڵام زیاتر قسەکردنە زیاتر توندوتیژی جەستەیە زیاتر مەسەلەن موچە بڕینە زیاترەوەیەکەوە ئەگەر نایە لێ مناڵەکانی ببینێ کاتێکەوە مەسەلەن خەریکە جیا ئەبنەوە ئەنواع وەشکاڵ لەم شتانە هەیە ئەنجا من حەزم کرد هەنێشت لەو ئامارەتان ئەگەر جەنابتان بفەرمونون بۆتان بخێنەوە تەمان ئەم ئاماری توندوتیژی 6 ساڵی ڕابردوو لە 2014 بۆ 2021 دژی پیاوان بە پێی لیژنەی بە دوواداچوون و تۆمارکردنی کەیسەکان لە ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان لە بەرواری 1/1/2014 بۆ 31/12/2021 سکاڵا و توندوتیژی 4318 یعنی بزانە ئەمەنە سکاڵەیە کراوە هاتووە بۆ ڕێکخراوی یەکێتی پیاوان جۆری سکاڵاکان چییە خۆکوشتنی پیاوانی خۆکوشتن بووە یعنی پیاوە هەبۆ خۆی کوشتووە 646 کەس خۆی کوشتووە حاڵەت و ئاماری کوشتنی پیاوان لەلایەن ژنانەوە بە هاوکاری کەسانی تر چەند کەس بووە 48 حاڵەتمان بووە جا دابەشبوونی سکاڵەکان بەم جۆرانەی خوارەوە
ساڵی 2014 سکاڵا هەبووە 409 سکاڵا هەبووە خۆش کوشتن 65 حاڵەت بووە کوشتنی پیاوان 5 حاڵەت بووە. ساڵی 2015 سکاڵا 526 کەس هەبووە 69 کەس خۆی کوشتووە و هەروەها کوشتنی پیاوانش 6 کەس بووە. ساڵی 2016 سکاڵا 582 کەس بووە خۆکوشتن 7 کەس بووە و هەروەها کوشتنی پیاوانش 8 کەس بووە. ساڵی 2017 سکاڵا 614 کەس بووە خۆکوشتن 74 کەس بووە. ئەمە هەمووی لە ڕقی با بڵین هاوسەرەکانیان خۆیان کوشتووە. من جارێکیان لە ستیە بووم ئێستا بیرمەکەوێتەوە میوان بووم لەو ستیە لە ماڵی برادەرێ هاتن لە دەرگایاندا وتیان ئەرێ جۆتان لە شەڕ و هینی ژن و پیاوێک بووە وتم نەوەڵا دەوتی وەرە سیرکەن پیاوێ لە قاتی چواردەوە ڕێزم هەیە لە داخی ژنەکەی خۆی فڕێدا بۆ خوارەوە. ئەوە یەکێ لەو نمونانەی کەوا باسێکەمە بەستم خۆکوشتنە. ئەمجا حاڵەتێکی کوشتنی پیاوانش 5 حاڵەت بووە. لە ساڵی 2010 سکاڵا 558 کەس بووە خۆکوشتن 115 کەس بووە و هەروەها 5 کەسش کوشتنی پیاوان ڕوویداوە. لە ساڵی 2019 سکاڵا 545 کەس بووە خۆکوشتن 84 کەس بووە و هەروەها کوشتنی پیاوانش 5 کەس بووە. لە 2020 ساڵی 2020 553 سکاڵامە هەرە بۆ خۆکوشتن بزان زیادی کردووە بۆتە 91 کەس و هەروەها کوشتنی پیاوانش 8 کەس بووە. لە ساڵی 2021 521 سکاڵا هەبووە خۆکوشتن 68 کەس بووە و هەروەها کوشتنی پیاوانش 16 کەس بووە. جا بەڕاستی ئەم ئامارانە زۆرن ئێمە باسیکەن بە یەک بەرنامە لەوانەیە بڕوا ناکەمەوە تەواو بێ. هەیە کوشتنی جەستەییە هەیە مەسەلەن دێ بە جەستە ئازارتەدا یعنی ژن هەیە احترامن بۆ هەموو خوشکێکی بەڕێز دێ بە جەستەیی ئازارێدا هەیە دەرونیان ئازارێدا مەسەلەن سەرجێیی لەگەڵیان ناکە. جاری وا هەیە شتێکی بەسی دڕۆدا خۆی لێت و ڕاکەسیە سێ ڕۆژ قسە ناکە لەگەڵیا و هەروەها توندوتیژی واش هەیە بەرامبەر پیاوانەکرێت سیرەکەی ئەگەر بێت و جیابوونەوە بیا عاجزیە ببێ لە محکەمە لا نایڵێ بە هیچ شێوەیە مناڵەکانی ببینێ. زۆر شتی تر هەیە باسی بکەم ئەگەر ڕەنگە خۆ ئاماری توندوتیژی پیاوانش بەرامبەر ژنە دوو ئەوەندە بێت یعنی ئەوانش لێدان هەیە و کوشتن هەیە و ئەو تا سەلەن دوێنێ و پێرە بینی کەسێک خوشکەکەی خۆی کوشتوە دوای وتێتی لەسەر سەربان بەربۆتەوە. قوربان ئەفوەن من لەسەرەوە کۆمنتم هەیە بەڕاستی هیچ کاتێک خۆکوشتن چارەسەر نییە مستحیلە یعنی ئەو شتە هێنە یعنی بەڕاستی ئێمە هەمومان متەئەسیر بوون بەوە قەیچێکە کاکە خۆکوشتن کەی حەلە دای بنە ئەگەر خوشکتە ئەگەر کەستە ئەگەر کچتە دای بنە بزانە کێشەکانیان چییە بزانە ئایا ئەم یعنی بەداخەوە لەم کۆمەڵگەی ئێمەیە بەس ئەوە بزانە من ئەم قسەیە بۆ حەقیقەتەکەم بەڕاستی بۆ هەموو جەماوەری کورساتش بەڕاستی لە مجتەمەعی ئێمەیە ئەگەر بزانن کچێ حەزی لەو کوڕە کردو یا کوڕێ حەزی لەو کچە کردووە ئیتر بەڕاستی هەمویان دژایەتیەکەن باشە تۆ چیتە بازار ئەچیتە شوێنە ئەگەر حەزت لە جلوبەرگە نەبێ ئەیکڕی باشە با ئەم کچە بە اختیاری خۆی ئەم کوڕە هەڵبژێرێ دیارە طبعاً ئەگەر هاتو ئەم کوڕێ هەڵبژار لە سیفاتی چاکەیە ئەڵێم ئەو کاتە باوکی کە سوکاری نابێ معارز بن بەڵام ئەگەر کوڕێکی خراپ بێ ببینن بەڕاستی غیر مەرغوب فیهە ئەو کاتە ئەتوانن معارزەی بکەن بەڵام لەو حاڵەتەشا هەر نابێ ببێتە کوشتن ئەسڵەن هیچ کاتێک حەل نییە لەبەرەوە بەداخەوە لە مستەمەعیاوای لێ هاتەوە کوشتنی ئافرەتان بەڕاستی ئەمە زوڵمێکی زۆر گەورەیە بەڵام حەدیثێکی پێغەمبەری شەیە ساڵ سەلەم هاتەوە بیرم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەگەر لە دنیا سوزدە بۆ غەیری خوا ببرە ئەمر مەکرد ژن سوزدەی بۆ پیاو ببردە سوزدەی تەعزیم نا بەڵام سوزدەی ڕێز و احترام وەکو چۆن حەزرەتی یوسف یانزە براکەی لەگەڵ دایک و باوکیان سوزدەی احترامیان بۆی برد معنای وایە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی لە زۆر شوێنە باسی ئەوەی بۆمان کردووە کە پیاو ئەبێ ڕێز لە ژن بگرێ اینجا من حەدیثێکی لە ئاثارە ئەجێڕێتەوە ئەڵێ جارێکیان لە زمانی ئیمامی عومەرا حەزەکەم ئەمەتان بۆ باز بکەم بۆ ئەوی ئینسانە بێ نەرمونیان بێ بەرامبەر بە خێزان بە هاوسەر هەموو کەسێک ئەفەرمێ لە زمانی ئیمامی عومەرا پیاوێکە بوو خێزانەکەی بۆی خراپ بوو هەستاویستی شکات بکە لای ئیمامی عومەر ڕۆیشت شەو بوو ئەڵێ کاتێک کە سەیری کرد سێرەکەی ئەوەی ئیمامی عومەرش تۆزێ دەنگی هەڵبڕی بۆتەوە کە خەلیفەی موسڵمانان بوو ئەڵێ لەوەیە
ڕۆیشت وتی باشە ئەمە خێزانی ئیمامە ئاوها بکە منە بێ هەردەنگ نەکەم وڵا کاتێ ئیمامی عومەر جۆی لێبوو فەدەعاه بانگی کرد وتی وەرە کاکە ئەوە چییە وتی وڵای هاتوومە شکات بکەم لای جەنابەت خێزانەکەم ئاوهایە و تۆزێ دەنگ بەرز بکات و بێڕێزیە کا بەرامبەرم ئیمامی عومەر فەرمووی ڕەزای خوای لێبێ وتی ئافرەت هەنێ قسە ئەکا و شتەکە ئێمە نابێت لە بەر هەر شتێ یەکسەر تووڕە بینێ لەو قسە فەرمووی چی فەرمووی غەسالەة لثیابی فەرمووی وەکو جلشۆرێک جلبوان بۆ ئەشوا دووەم شت فەرمووی مرضیعەة لوەلەدی فەرمووی مناڵەکەشمان بۆ مەم کەدا و بۆ بە خێومانەکە بە خێوێکا بۆمان سێم شت فەرمووی طباخة لطعامی فەرمووی وەکو چێشکەرێک بەڕاستی چێشمان بۆ دروستەکە خزمەتمانەکە با قسەیەکش بکە لێرەیە من مەبەستم ئەوەیە با قسەیەکش نابێت و هەر قسەیەکی کرد و یەکسەر دەستکەیتە خوانەخواستە لێدانی یا قسەی پێ بڵی یا گوێم بە کەسوکاری هێشتاش بەڕێستان پاڵپشتیش نەکەن دەستخۆش دکتۆر سامان ئاوانخانەوە تا بۆکسیشی تێکەوت مەسەلەنەوە ئاماری دکتۆر سامان مەترسیدارە ینی من لە شوێنی خۆمەوە ترسم کاتە لێرە هۆشیاری چەند گرنگە بۆ ئێمە بەڕاستی وەکو ئینسان مامەڵە لەگەڵ هەردوو ڕێگەزەکە بکرێت من لەگەڵ پرەنسیپەکانی مافی مرۆڤم لەگەڵ ئەوەیان کە ئەو هەتا زۆر جار جۆرێک لە هەستیاری دروستەکە کە ئەوەنە ئەڵێن مافی ژن مافی پیاو ئەتوانین تەنانەت میدیاش ریفۆرمێک بکە لە بابەتەوە باسی مافی مرۆڤ بکەین و لە بەش مامۆستا کە زیاتر مونەکانی لەسەر ئاینی ئیسلام هێنا ئێمە ئەبێ لەوەشە زانیاریمان هەبێ ئەزانین کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی فرەنەتەوە و پێکهاتە و ئاینە ئەمە زۆر جار کاتێک تۆ گوتارێک ئاراستە ئەەکەی لە میدیا بێ لە هەن لایەنێکی ترا ئەبێ ئاگات لەم شتانەش بێ ئامارەکان دەستخۆش ئێمە لەگەڵ ئەوەیان ژمارە هەبێ لەگەڵ ئەوەیانین کاتێک قسە ئەەکەین لاوەکی قسە بکەین بەڵێ بێ بە داتا قسە بکەین ڕەنگە ئەم ژمارانە هیچ چەند ساڵێکیش کەوتی بەڵام من ئەڵێم لە ماوەی 8 مانگی ڕابردووی ئەم ساڵ تەنها ئەو کەیسانەی داتایانەی چوونەتە پۆلیس زیاتر لە 50 ژن کوژراون تەنها لە 8 مانگی کە ئێمە ئەمڕۆ لە سەرەتای مانگی 9 ڕۆژین ئەمانە تەنها ئامارەکانی دکتۆر سامانە گوێ لێ ئەبوو وەکو چالاگوانێکی مافی مرۆڤ ینی بەزەیت بە پیاو ناهاتەوە نا پیاوان شایانی ئەوەن کە ڕێزیان لێ بگیرێ هیچ مرۆڤ شایانی ئەوەیە کە ڕێز لێگیرا و بێ بەڕاستی هەموو ئاینەکان ڕەنگە جۆرێک لە جۆرەکان ئێمە زۆر جارکە بە خیتابی ئاینی قساکەین لەگەڵ پێکەوە ژیان و خۆشەویستی بێ ڕێزگرتن بێ لە ژن بەڵام ئەم ئامارانەی ئەوان هەم ئامارەکانی بەڕێوبەرایەتی تونوتیژی هەروەها ڕێکخراوەکانیش ئێمە زۆر جار بەیەکەوە دانیشین لەسەر مێسی گفتوگۆ یەکەتی پیاوان لە بەرۆی کەمە جۆرێکە لە دیموکراسی ئەمە پرۆسی دیموکراسی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی لە بواری ژنان هەبێ با پیاوانیش هەبێ ئەوانیش دەتوانن خەباتی مەدەنی خۆیان بکەن ئەمانیش دەتوانن کار بکەین ینی هاودژیەک نییە سەبارەت بەوە ئەوەی کە زۆر زۆر گرنگە ئێمە ئەبێ بەیەکەوە کاری لەسەر بکەین پاراستنی کەرامەت و شکۆمەندی ئینسانەکانە چ پیاو چ ژن ئێمە ئەبێ بەیەکەوە کۆمەلگای کوردستان کۆمەلگایە کە بەردەوام لە جەنگ ململانێ قەیرانی ئابووری سیاسی کۆمەڵایەتی ئەوە تا زۆر جار قەیرانی کۆمەڵایەتیەکە زۆر زۆر سەرهەڵەکێشێ بەوەی کە تۆ ئاسایشی کۆمەڵایەتیت ئەکەوێتە مەترسیەوە بابەتێک یەیت ئەنووسی ڕەنگە کەسێک وەکو مامۆستاوتی لە ئەوەی کە کاتی هەبووە شوێنەکەی خۆش بووە هەستاوە پۆستێکی کردووە کە ئەم بابەتە بۆ نمونە لەگەڵ کۆمەلگای کوردستان ئەگونجەیانە جۆرێک لە جۆرەکان ئێمە زۆر جار هۆشیاری تاکەکانی ئێمە هێشتان لەو ئاستە هۆشیاریە نییە کە بابەتێک پەیوەندیدار بوو بە من وەری ئەگرم یان ڕەتی ئەەکەمەوە لەبەر ئەوەی کە کۆی دامەزراوەکان لە ئێستا هەیە جا ڕێکخراوەکان بێ حکوومەت کە بە هەموو هێزی توانایەکیەوە لەسەر خەتە بەڕێوبەرایەتی تونوتیژیت هەیە شەونخونی ئەکەن دامەزراوەکانی تری تایبەت بە ژنان لەسەر ئاستی حکومت لەسەر ئاستی باڵا کاتێک بیر لەوە کراتەوە ئێمە زۆر جار تەنانەت هەڵە تێگەیشتنیشمان هەیە بەرامبەر بە چەمکی یەکسانی و جەندەریش کاتێک ئێمە ئەڵێن بە یەکسانی جەندەری هەبێ مافی من و دکتۆریش ئەپارێزێ جەندەر هەر ئەوە نییە مافی من نییە بە تەنها هەر مافی ژن نییە ڕۆڵە کۆمەڵایەتیەکەیە کاتێک ژنی ئێمە یاخود خێزانی ئێمە دایکەکانمان هۆشیار بوو ئێمە ناکرێت ینی من ئامارەکە
ئەکرێ ڕۆنتری بکەینەوە زۆر جار من لەگەڵ ئەوەیانین تەنها ژمارەش بخینە ڕوو زۆر جار ئەمەش بەرەو هەڵەمان ئەبا ینی من ئێستا ئامارەکانی مامۆستا ببینم و بڵێم پیاوانیش ئەوە تاتون و تیژیانەکە من ئەڵێم هەیە ڕەت ناکرێتەوە ئەو بابەتە بەڵام پێویستی بەوێ زۆر بە وردی کاری لەسەر بکرێ ئەم بابەتە زۆر هەستیارە مەسلەی خێزان زۆر هەستیارە وڵا وردەکاریم لە گەر ئیجازە بفەرمونون ئەو وردەکارێکەکەم دۆزیەوەکو خوشکی بەڕێز خۆی لە قاتی چواردە فڕێداوەتە خوارەوە بڵێ وەکوتم ئەو هۆکاری ئابووری سیاسی کۆمەڵایەتی ئەگەر قەوسێکم دەیت هەیە سوپاس دەکەم دکتۆر ئێستاکەم بۆی منیان نەبڕێ ئەتمەوێ بڵێم تاکی کوردیش بەدەر نییە لەو کاریگەریە نێگەتیڤیان و ئەو کاریگەریە دەرونیانەی ڕەنە ئەمە بۆ ئەوروپاش لە ئێستا لە کۆمەلگایەکی پێشکەوتی وەکو ئەوروپاش ڕاستبێ پیاوەکان بەهۆی دۆخێکی دەرونیەوە ڕەنە کاتێک ئەم ژن و پیاوە بۆ تا شەڕ ململانێ ئاشتی نەماوە لە هەناو خێزانەکەیان هۆکاری دەرەچی خێزانەکە بێ هاتبێ بوو بێتە ئەوەی کە پیاوەکە هەڵچێ ڕەنگە جۆرێک لە جۆرەکان هۆشیارێکی ئەوەی نەبوو بێدان بە خۆیان بگرێت و گوێیان لە یەکتر نەگرتووە گفتوگۆ نەماوە لە نێوانیانە سەری کێشاوە بۆ ئەوەی کە هەر بتون و تیژیەکە بێ ڕەنە مناڵەکەش بەم شێوەیە بێت جۆری جۆرەکان زۆر بۆم گرنگە مامۆستای زانکۆی ئەزانی بڵێ وردەکارەکانیش بۆیە زۆر گرنگە هەنێ جار ئێمە تەنانەت ڕاستە بەرنمەکەی تۆ بەرنمەیە کە ئێمە کارەکەین بەرەو ئاراستەکردنی تاک و جەماوەر بەرەو باشتر ڕێگە ڕوونکاریەکەین بەڵام لەگەڵ ئەوەشە من هەنێ جار بە پێویستی ئەزانم ئەم ژمارانە یاخود بەشێک لە هۆکارەکان ئێمە لەسەر مێزی گفتوگۆی ڕێکخراوەکان و دامەزراوەکان بڵێ من زۆر ئیجازە بفەرمونون من ئەو وردەکاریانی دکتۆر ئەحمەد قەوسێکی دکتۆر ئەحمەد ببوورە ینی لێرە بابەتەکە مەسەلەن هەندێک توندوتیژی هەیە منەمەوی بەسمە بۆی ئەکاتە ئەوەی کە و پیاوە بڕوە باز لە زەواجێکی وەکو مسیاریان لە فرەژنیان لە بابەتی تر بکات و بە تایبەتی لە دۆخی ئستەی هەرێمی کوردستانە یان کوردستانە طبيعي ئێمە ئەم بابەتەمان زۆر بەستیەوە بەشتەوە بەڵام حەزەکەم لێرەیە بابەتێک باس بکەم ئەو خوشکە بەڕێزە لەگەڵ ئەو برا بەڕێزە قسەی جوانیان کرد جێی دەستخۆشیە بەڵام ئەسڵی سەنگەرگرتنی ژن و پیاو لە بوونی ڕێکخراوێکە بە ناوی ژنان لە بوونی ڕێکخراوێکە بەرامبەر پیاوان ینی کاتێک کە ئەو خوشکە بەڕێزە داوای چەسپاندنی یاسای جێندەریەکە وەکو خۆی جنابیان وتیان کە یاسای جێندەری واتە ڕێزگرتن لە ژن و پیاو بابەت لە خۆیانەوە دەست پێ بکەن ئەسڵەن ڕێکخراوی پیاوان بۆ بوونی هەبێ ڕێکخراوی ژنان بۆ بوونی هەبێ جارێ پێشەوەی ئەو ڕێکخراوە بە ڕێزانە کە بەڕاستی جێدەستیان دیارە و مسپاسیانەکەم دەستخۆشیان لێکم شوێنی خۆیان گرتووە پێشەوەی ئەوان بوونیان هەبێ تونند و تیژەکان ئاسیان لەکوێیا بوو بەڵام کاتێک کە هاتنە ئاراوە ئیتر پیاوتی من پیاوم ژنی ژووتی من ژنم من مافم هەیە لە ماڵێکا سەنگەر لە یەکتری گیراوە کە ئەم پشتی بە شتێک قایمە و ئەمیش پشتی بە شتێک قایمە من پێشنیارەکەم مادام ئەوەندە حەزمان بە یاسای جەندەریە با هەردووچی ببێتە یەک ڕێکخراو بە ناو ڕێکخراوی مافی مرۆڤ بۆ مەگەر هەردووکمان مرۆڤ نین با ئیتر ئەم ژن و پیاوە جیا نەکرێتەوە بەڵێ دکتۆر ینی لەو مەسلەی فرەژنی و ئەو مسیارە ئەنی حاڵەت یان دیاردە یان مەسەلەن نمونەیەک هەیە بەرجەسە لای بەڕێزت یان هات بێتە لای بەڕێزت کە بۆ تۆ شۆک بوو بێت کەسێک بێت ئەم کاری کردبێ طبعا لەو نمونانە زۆرە ببرە دکتۆر سامان عفو وەکو ئەنجامی بدا نەخێر بەڵام یەک دوو حاڵەت دکتۆر سامان ببرە بەڵێ ببرە دکتۆر ئەحمەد فەرموو بەڵێ وەکو ئەوەی کە ڕووی دابێ هەتاکو ئێساکە ینی من هەتا ئێستا هیچ کەیسێکم لەبەر دەسانیە بە فعلی ڕووی دابێ و خۆشم نەمبینیوە بەڵام لە دوای ئەوەی کە ئەو پۆستەم بڵاو کردەوە لێتانی ناشارمەوە چەند حاڵەتێک پەیوەندی پێوە کردم کە مامۆستا ئێمە بەتەماین ئەم بابەتە ئەنجام بدەین و من بە ڕاشکاوی پیانەموت من نەموتووە بۆ هەموو کەسێک جائیزە و بۆ هەموو کەسێکیش ئەتوانێت دەرگا کراوەیە و بێتە سەر سفرە و بۆ خۆی ئەو زەواجە ئەنجام بدە نەسیحەتی هیچ کەسێک ناکەم ئەو کارە بکە تەنها ئەوەیە کە زەواجێک بۆ نمونە تعددی زەوجات
بڵین هاوسەرگیری دووەم یان زەواجی میسیار لە ڕووی شەرعیەوە کاتێک کە کێشەی نییە خوای پەروەردگار تەشریعی کردووە بۆ ینی حلێکە یان چارەسەرێکە بۆ کێشەیەک من هەموو جام قسەیەکەم ئێمە ئینسان ژیر نییە عاقڵ نییە ئەگەر سەری نێشێ و پەڕۆ ببەسێ بەسەرەوە وەگەوە وایە دەرمانێک بخوات لە کاتێکە هیچ نەخۆشیەکی بەجەستەوە نییە ئەو کاتە ئەو دەرمانە بە سلبی ئەشکێتەوە بە نەرێنی لەسەر ژیانی ئەشکێتەوە لەبەرەوە ئەم جۆرە حاڵەتانە بۆ کەسانی تایبەتە و پێویستەکە بە کۆمەڵێ فلتەرە ڕەت بن ئەو کاتە ئەو پرۆسی ئەنجام بدەن. دکتۆر ئەحمەد لەبارەی توندوتیژۆی لەگەڵ هەم ئاڤانخا هەم دکتۆر سامان باسمان کرد مثلەن حاڵەتی مثلەن کارەسات بار هەبوو لەبارەی توندوتیژی چ بەرامبەرژن چ بەرامبەر پیا و هاتبێتە لای بەڕێز بە حکمیەوەی کە بانخوازێکی بەناوبانگ و گەنجیشیت. والله توندوتیژی لەم وڵاتەی ئێمەیە وەکو وتم چونکە ئێساکە باوی سەنگەرگرتنە لە یەک و چ ژن چ پیا و خەریکەوە گەڵێ باسی مرۆڤبوون نامێنێ باسی ژن و پیاوێتیە باسی ئەوەیە کە ئیتر حەق و ماف و ئەوانە نەمێنێ بەڵێ لە هەردوو لایەنەکەەوە چ ئافرەت چ پیا و توندوتیژی بەرامبەر کراوە یان توندوتیژی کردووە وەکە لەو بابەتانەش زۆرە بەڕاستی ڕۆژانە ئێمە لەگەڵ ئەو بابەتانەیە مامەڵە ئەەکەین ئافرەت پەیوەندیمان پێواکە بەوەی کە مێردەکەی لەگەڵ یا خراپە ئیتر بە هەموو جۆرەکانیەوە پیاویش پەیوەندیمان پێواکە کە بەڕاستی خێزانەکەی لەگەڵ یا خراپە کە ئەمە بەڕاستی بە ئێمەش نامۆیە کە پیاوێک لە ترسی ژنەکەی نەیاتە دەرەوە یان بترسێ لە ژنەکەی لی بدا ئەمە بەڕاستی نادرە چونکە عادەتەن لە لای ئێماڵێن پیاوێک پیاو نییە کە ژنەکەی لی بدا بەڕاستی کەرامەتی پیاوێکیش ئەکەوێتە ژێر پرسیارەوە ئەگەر بتوانێت دەست بەسەر خێزانەکەیەوە بەرزەوە بکات چونکە ئەگەر دیندار بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە هیچ جۆرێک لە خێزانەکانی نەداوەوە تەنانەت دەستیشی لێ بەرزەوە نەکردوون. بەڵێ دکتۆر سامان بەڕێزت ئەگەر وتت وردەکاریەکم لایە بۆ لەسەر من ئەوە کەوتبووە ژێر پەڕەکانەوە بەڕاستی خوشکی بەڕێزمان وتی وردەکاری من ئەم وردەکاریانە ئەو لەگەڵەوە نەبوو ئامارەکان باز بکرێتی لە کۆبنەوەی خۆمانە باسی کرد. بەڵێ قوربان یعنی ئەلێ دابەشبوونی سکاڵا بەم شێوەیە یعنی حەزەکەم جەماوەر بزانێ بۆ ڕوونکردنەوە خوشکە بەڕێزەشمان فەرمێ دەرکردنی پیاوانی بە تەمەەن 31 حاڵەت تۆ بڕۆ بزانە جاری وایە لەم دارولعەجەزەیە لەم خەڵوەڵگە و ئەبانە سێرەکەی زۆر پیاو لەوێ ماوە تۆ ژنەکەی دەری کردووە کاکە لە ماڵەوە لەوانەیە بڵێ ئەمە بۆنی دەیان کۆمەڵێ بە گەنجی قبولی کردووە ئێستا بەو شێوەی بەو تەمەنە قبولی ناکات دەری کردووە ئەوە 31 حاڵەت. خیانەتی هاوسەرگیری 47 حاڵەت تەبانەم خیانەتی هاوسەرگیریە بەس لە احترامن بەس بۆ پیاوش خیانەتەکە ژنیش خیان بەزمە بەستم ئەو سکاڵانێت 47 حاڵەت بووە ئەمە لە ساڵی کەیە لە 2021 ئەنج ئەفەرمێت توندوتیژی جەستەیی 8 حاڵەتە بووە ئەمە بە پێی سکاڵەکان و وەکو با بڵین تەداخلی کە سوکاری خێزان لە ژیانی هاوسەریدا 199 ئەمە زۆر بەڕاستی تەداخلەکە ئافرەتی وا هەیە سێرەکەی نییە کە شووەکە ئیتر ئەم دایکە بەیانی تەلەفۆنی بۆکە دوایانی وەڕۆ تەلەفۆنی بۆکە مەغریب عیشا چییە خۆن چیەکەن کابراکەت لە کوۆیە کەی دێتەوە چی ئەکا باشە کاکە ئەمە بەس نەبوو ئێکورە کاکە وەڵڵاهی دەبەسە دەبێ لە بابوو خۆیان بژێن یعنی بەڕاستی تەدە ئەنجا دوایەوە چوومە محلێکەوە برادێکی لێبوو گەنج وتمەرێت و هاوسەرگیریت کردو وتی ئارەوڵا ساڵێک وتی دایکی هەموو ڕۆژێ تەلەفۆنی بەگ ژیانمانی لێ تێکدا و منیش وازم لێ هێنا ئەنجا فەرمێ فشاری دەرونی و سێکسی 11 حاڵەت ئەمە مەسەلەوەکو دەرونی وای لێ کردووە هاتووە شکاتکە بڵێ وەڵڵی ئەم خێزانم سەررجەیم لەگەڵا ناکە یعنی دژایەتێکی بەرامبەر بکە ئەوەش حاڵەتێک دەست بە سەراگرتنی موچە 6 حاڵەت یعنی دەستی بەسەر موچەکەی گرتووە چۆ شکاتی کردووە بەبێ ئەوەی کەوانە بڵێ باشە ئەم پیاوە لە ئەوڵەوە ژیانی بۆماندا بیر کردووە ئێستا بۆ من بچم دەست بەسەر موچەکەیە بگرم حوتەم دەست بە سەراگرتنی منداڵ یا بێبەشکردنی لە بینینی باوک لە بینینی منداڵەکانیان 290 حاڵەتە بووە ئێ باشە ئەو گوناح نییە یعنی گوناح نییە تۆ ئەم مناڵانە مەحرومەکەی لە بینینی باوکیان آخر بەڕاستی ئەمەش گوناحمە بەستم ئەو سکاڵانەیە کە کراوە ئەنجا ئەڵێ ئاماری دابەشبوونی خۆکوشتنی پیاوان
کە 68 حاڵەت بووە لە ساڵی 2021 بەم جۆرەی دابەشبوونەی کوردستان. یەکەم پارێزگاری هەولێر و شارۆچکەکانی 24 حاڵەت بووە، پارێزگاری سلێمانی 28 حاڵەت بووە، پارێزگاری دوهۆگ 9 حاڵەت بووە، پارێزگاری کەرکووک 5 حاڵەت بووە، پارێزگاری هەڵەبجە 2 حاڵەت بووە. من ئەمە یەک شتێ تەوزیح بدەم لەسەر قسەکانی جەنابی کاک دکتۆر و خوشکی بەڕێزشمان. بەڕاستی حەقە ئێحترام و ڕێز چۆن لە ئەوە ڕۆژەوە تۆ هاتوویتەتە ئەو ماڵەوە ڕێزی ئەو پیاوە دێ چەنی ئێحترام و ڕێز و خۆشە بووە بەرامبەریەکان با ئەوە هەر بەردەوام بێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی ئەحەب الأعمال إلى الله أدومها وإن قل. با ئەو ئیحبا یعنی کردەوەکەشکە با بەردەوامش نەبێ بەڵام کەم بێ. بەڵام بەڕاستی ئمڕۆ وای لێ هاتۆ هی وایە هەردووکیان موچە خۆرن هیچ احترامی یەک ناگرێت. وای لێ هاتۆ کابرا ئەوەنە نانی ساردەوە بووی خواردووە نیوەڕوان بێزار بووە. باشە دە ڕۆژێ دووسێ ڕۆژە ئیجازە بسەنە لەگەڵ ئەم پیاوەیە دابنیشە. یعنی بەڕاستی زۆر شت هەیە بەداخەوە وای لێ هاتووە ئیتر ئەم نەو ئەسکاڵانەیە دێتە لای ئێمە. ئێستا دوای هەموو تەفاسیلەش ئێستا بەزەیت بە پیادا نایەتەوە. نا وەکوتم هەر من لەسەر ئەم قسەی خۆم سوورم کە مرۆڤ شایستەی ڕێزە خۆشەویستیە. ئەم وردەکاریانەی مامۆستا وتی ڕەنگە بۆ کۆبوونەوەیەک ئێمە باسی کەین داخراوە بێکەوتیشی دەست بە سەرداگرتنی موچە 6 حاڵەت دەیان هەزارت بۆ ئەهێنم کەیس کە کچە لە بەیانیەوە چۆتە فەرمانگەیەک دەوامی کردۆ فشاری لەسەر بووە پارەکەی کە ڕۆشتۆ تۆ چۆتە گیرفانی باوک و برای و یان هاوسەرەکەی. ئەمە شتێکی کە زۆر سادە هەمووی ئەمانش ئەوە نییە کە من وەکو بە هەندی وەرنەگرم. سایکۆلۆژیای تاکی کورس سایکۆلۆژیایەکی ماندووە هەمومان پێویستمان بە ریفۆرم هەیە ئەبێت ئەو ژمارەی زۆر جارگلەی ئەەکەی یاسا زۆر بە پایی یەکەم پاشان دامەزراوەی هۆشیاری هەبێت حکومت ئەتوانێت سەپۆرتی ئەمە بکە پاشان ڕێکخراوەکان سەنگەر لە یەکگرتن ڕەنگە ئەمە جۆرێک بێ لەو گوتارە پڕ لە ڕقوکینەی ئێمە زۆر جار ئەیڵێن بەڵام ئەگەر کۆ ببینەوە لە کۆبوونەوە داخراوەکان کاکزانە زۆر بەی جار زۆر بەمان زۆر کۆکەبین لە یا دوور لە خاڵی زۆر هاوبەشیتیانە خاڵی هاوبەشمان هەیە کە ئێمە ئەمانەوەی سیاسەکانی لێ هاتووە شکۆی تاکی کورد نابێ لەوە زیاتر بشکێندرێت خێزانی کوردی پڕە لە خۆشەویستی پڕە لە میهرەبانی خێزانێکە ئەم هەموو کارەساتەی تایە بەڵام هێشتا خێزانێکی دامەزراوەیە خێزانێکە زۆر بە باشی ڕێزی یەک ئەگرن. وەکوتم ئامارەکانی مامۆستا باسی کرد پێویستی بەوەیە ئێمە ئیشی لەسەر بکەین نابێ بە شتێکی لاوەکی وەریگرین بەڵام لە بەرامبەر ئەمەشا نابێ ئێمە کەیسەکانی تونوتیژی بەرامبەر بە ژنان کە زۆر جار بۆتە لەکەیەک لەسەر هەر هەموو قەوارەی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی کە تۆ دەیان ڕێکخراوی نێودەوڵەتیت هەیە ئاژانسی نێودەوڵەتیت هەیە کاتێک یەن لەم وڵاتەیە بۆ کێشەی ترمانیان ئەبینن ئێمە هێشتان کۆمەلگایەکی تونوتیژین بەرامبەر بە ژن ئەی چۆن داوای کیانێکی سربەخۆ ئەەکەین چۆن داوای مافی وڵاتەکەی خۆمان ئەەکەین مامۆستاوتی ئەی بۆم ڕێکخراوەکان هەبێ کە باسی مافی مرۆڤ و جەندەرەکەین ئێمە لە قۆناغی ڕاگوزەری دیموکراسیین دکتۆرگیان ئەم دۆخەی ئێستامان پێویستی بەوە هەیە ئێمە ڕێکخراوەکانی ژنان سیمایەکی دیموکراتی زۆر جوانی ئەم وڵاتەن ئەوە تا ئێمە ڕێکخراوی پیاوانی ڕێز لێ ئەگرین لە هەمووشیان من حەزەکەم کۆک بین لەسەر ئەوەی لە بەرنامەکانی تریشمانە گوتارێ دروست یەک وایە ئەبێ مافی هەردوو لا پارێزراو بێ با ئەو ڕێکخراوانەش ببنە یەک ڕێکخراو بە ناونیشانی ڕێکخراوی مافی مرۆڤ هەردوو لا مرۆڤن. گەشتبینی دکتۆرگیان منیش حەزەکەم ڕۆژانێک بێت ئێمە هەمومان قەیچێکە هەمووتان کۆ ببنەوە لەسەر ئەو مێزی گفتوگۆیی کە جەنابەت باست کرد ئەو ئێستا کۆبوونێتەوە مێزێکی گفتوگۆی بەڵام کۆبوونەوەکەمان ڕاستەکۆیە قساکەین کەواتە من گەشتبینم بەوەی کە ئەتوانین کۆک بین لەسەر باسی فعلەکەم باسی قسە ناکەم چونکە ئێمە ینی بەداخەوە وەکو سیاسیەکانمان لێ هاتووە ئەتوانین قسەی زۆر بکەین بەیەکەوە بەڵام فعلمان نییە بەرامبەر هەنگاوی زۆر باشەیە دکتۆرگیان من دڵنیاتەکەمەوە هەنگاوی زۆر باشەیە دەست پێشخەری زۆر باشەیە و ئەم قۆناغی ڕاگوزەری دیموکراسی و گۆڕانکاری و ریفۆرمە پێویستی بەکارکردنی زیاتر منش قسەیەکی خۆشم هەیە دکتۆر ئێستا دەمەلات بۆی دواسەر
دکتۆر ئەحمەد دوا سەرنجی بەڕستان بۆی دوای بچمە لای دکتۆر سامان وڵای من حەزەکەم کاتەکەمان زیاتر بە گفتوگۆکەمان وردە وردە خۆشتر و باشتر و پرسووترە بێ دکتۆر ئەحمەد ببوورە گەر دوا سەرنجی خۆتم پێ بڵێ و کۆی ئەو کێشانە باسکردانە ئەو بابەتانە چۆن چارەسەرە بێن لە سوچێکا بێ کەی کەسێک زۆر زەڕور بۆ هەموو مەرج و شروتەکان ئەوانی کە لە سەرەتا بەڕست و دکتۆر سامانیش باسییان کرد و کاتە پەنای بە بەگەرنا نەبنە ڕۆژە. دکتۆر ئەحمەد واللهی کاک زانا وەکو وتەی خۆم ئەمەوێ بە جەنابوت و بە میوانەکان و بە ئەو بەڕێزانش بڵێم کە ئێساکە تەماشامانەکەن هاوسەرگیری پرۆسەیەکی زۆر گەورەیە و زۆر حساسە پێویستەکە تەنانەت ئەو گەنجەی کە یەکەم جارێتی ئەچێتە ناو پرۆسەیەوە پێویستەکە قەدەغەی لێ بکرێ پێش ئەوەی هاوسەرگیری بکە ئەبێ دابنیشێنرێ کۆمەڵێ قسەی بۆ بکرێ کۆمەڵێ فلتەر ببینێ کۆمەڵێ خول ببینێ ئەو جارە بچێتە ناو ئەو پرۆسەیەوە چ کچەکە چ کوڕەکە بە هەمان شێوە ئەو پیاوەی کە ئەیەوێ زەواجی دووەم بکە پێویستەکە کۆمەڵێ فلتەر پیاە تێپەڕ بێەوە خولی بۆ بکرێتەوە چونکە بەڕاستی ینی ناکرێ ئێمە گەنجێک ئەچێتە تەمەنی 18 ساڵیەوە بە هیچ جۆرێک مۆڵەتی شۆفێری پێنادرێ هەتاکو و چەند مانگێکیش ئەوجا کۆمەڵێ فلتەر پیاە تێپەڕە بێ بۆی بتوانێت سوکانی سیارە بگرێ ئێساکە ئەمە زیمامی ئوموری یەک عائیلە یەک خێزان ئەگرێتە دەست پێویستەکە مۆڵەتێکی هەبێ بەڕاستی ینی خۆزگە ڕێکخراوەکانی مافی ژنان و مافی پیاوان و پەرلەمان و ئەو بەڕێزانەی کە تەشریعی یاسا و یاسادانانەکەن بیر لەم پرۆژەیە بکەنەوە پێش ئەوەی زەواجەکە بکرێ هیچ کاتێک عەقدەکەیان بۆ نەکرێ ئەو کاتەی کە وەرەقەیەکی ڕسمی نێنن کە داخلی ئەو جۆرە خولانە بوون. سپاس دکتۆر سامان ئەگەر قسە خۆشەکەش باسکەیت دوا سەرنجمان پێ بڵێ. وەڵام من قسەی خۆشم بۆ جەماوەڕ و بۆ جەنابتان ینی کاتی خۆی لەگەڕ ڕێکێ بۆ بەم حەقیقیە نوکتە نییە دراوسێکمان هەبوو بەرامبەرمان بوو ئەوش کرێتی بوو منش کرێتی بوون چکە 10 ساڵ لە سلێمانی کرێتی و بەرامبەر یەک بووین ئەم پیاوە بەیانیان زوو قورمان بەروانکەیەکێ کردە بەری لە ناو مەتبەخا ئیشی ئەکرد ئەمەنە ئەم ژنەی خۆشەویست بەروانکەیەکێ کردە بەر ئیشی بۆ کرد تەنانە هاتە دەرەوە بە ماسی ئەملاولاو ژنەکە ژاوا دانیشت بوو ئەملاولا وڵاوە الحاصل لە گەڕەکەکە بووە دەنگ بۆ بابەت والحاصل وای لێ هات خەریک بوو هەموو ژنەکان بڵێن ئەرێ باش ئێوە بۆ بەروانکە ناکەنە منتان و ئەملاولا والحاصل پێم وتم کاکە تۆ بۆ واکەی وتی مامۆستا ئەم خێزانم ئەمە نەخۆشەوێ واللهی یەک ئازارێکی هەبێ من پیاوی ئەوها شەیە ئەوها ڕێز لە ژنەگرێ قەیچێکە ئەگەر هات و نەخۆش بووە قەیچێ با لەگەڵێکە ئیشی هەنێشتش بکە وەلەو ئیشی ئەو نییە ئەنجا دووەم قسەشم قوربان خوا لە قورئانی پیرۆزا زۆر ڕێزی لە ئافرەت گرتووە سوورەتێکی داوناوە بە سوورەتی ئەنیسا لەبەرەوە بەڕاستی ئەگەر بێت و هەمومان پابەندی ئاینی ئیسلامی پیرۆز بین و بە پێی فەرمودەکان واللهی کەس غەدر لە ژن ناکە واللهی ناتوانێت ژنی دووەم و سێم و چوارەش بێنێ ئەگەر هات و عەدالەتی تیانە بوو فەواحیدەتەن ئەو مامەلەکەت ئەیمانکم. سپاس بۆ بەڕێز دکتۆر سامان شوانی مامۆستای زانکۆ سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەحمەد کەرکوچی مامۆستا بانکخواست سپاس بۆ بەڕێز بەهیوایەوەین کە بتواندرێت هەمیشە ئەوها بە گفتوگۆیەک کە خاڵی هاو بەشێ بێ بەرەو کێشەکان هەنگاو بنێن بۆ چارەسەر. ئێمەش لێرە لەگەڵ تەواوی هاوکارانم بەرنامەی ڕەهەندمان پێشکەش کردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە خواتان.